ئێمە وەک کۆمەڵێک هاوڕێ هاتوین بۆ ناوچەی بانی قۆین سەر بە قەزای دەرمەندیخانە بەڕاستی ئێرە شوێنێکی زۆر خۆشە بۆ کەسێک کە دوورە لەم شوێنە ئێستاکە ئێمە هاتوین ساعتێکمان بڕیوە تا هاتوین بۆ ئێرە بەڵام ئەگەر لە دەوروبەری شار هەبووە شوێنێکی زۆر خۆشترە بوو زۆر باشترە بوو بۆ ئێمە. سەردانکەرێکی زۆری هەیە بۆ مەلە چەوێکی خۆشی فێنێکە و ئاوێکی زۆر گونجاوە بۆ مەلەکردن بەڵام ئەو گرفتێکی ئەساسیە کە لێرەدا نەبوونی تیمە فریاگوزاریەکانە فریاگوزاری خێرا لەبەرەوەی کەسێک حاڵەتێکی لە ناکاو بێت ناتوانن فریایکەون ئیلا بێت هاوڕێ و برادرانی ئەمەشە بێتە کێشەیەک بۆ بارێکی لە ناکاو دروستە بێت. ئەو ڕۆژە بۆ مامایشی چرخە سەواری پێ دەڵێن ئەمە هیوادارین کە هەموو نەوجەوانان جوانان و لاوەکان دەگەڵمان بێن و هیواداریمان بکەن کە دووچەرخەی لەخۆین. ئەمن بە هیوامە هەموو ڕەفیقەکان لەو هەمایشی خڕبنەوە بۆ پاکخاوێنی شارەکەمان بەژینگەم و هەموو هەفتانە ئەو هەمایشە ئەنجام درێن. کۆنامان هەیە داواکاریم هەیە لەوێوە ئەلانەمە داواکاریمان هەیە بۆ ئەوەی کە خەڵکی نوێ کۆمەلگامان استفادە لە سەیارە و ماشین نەکا بە دووچەرخە هاتووەکانی نێوشاری بکە هەم باعث دەبێت نێوشارمان قەرەباڵغ نەبێ هەمەوەی کە ژینگەیەکی پاکخاوێنمان دەبێت هەمەوەی کە ئاڵوگۆڕی پوڵ و پارەشمان نابێت لە نێوانیان و بە زورێکی مەودادانایەکی ئیجتیماعیە. Нет, ставьте, конечно. В первую очередь я испытываю чувство гордости за нашу страну, потому что сегодня значимый день, 22 июня 1941 года началась Великая Отечественная война. И если вы обратите внимание, безумное количество красных свечей с георгиевской ленточкой, которая обозначает количество дней, которое длилась Великая Отечественная война. И это равняется 1418. Очень грустное событие и в то же время очень памятное, то есть мы все об этом знаем. В первую очередь это чувство благодарности о том, что наша страна пережила и прошла этот этап, и памяти, то есть это все время напоминание о том, что мы должны все время чтить и помнить о том, что за нашими спинами стоят многие жизни.